منشنا بسبين ساڵم هەشت مانگە لێرە کارەکەم سێ ئافرەتین ئێرە بەڕێوەبێن سێ پیاوشمان لەگەڵایە لە بەیانەوەیین تا ئێوارە تا کە ستافی ژنین لە گەرمیانە کە ئەم ڕێستۆرانتە بەڕێوە ئەبین خواردنەکانی ئێمە بریتین لەوانە کەڵەشێرمان هەیە پراخمان هەیە و حوشترمان هەیە نەعامەمان هەیە ڕۆژانە ئەوانە ئەکەین زیاتریش ئەوە خواردنی کوردەواری ئەکەین بۆ نمونە قەرەخەرمان ساوەر کەڵەشێر یا پراخ کە من هاتمە دەرەوە کار بکەم لە دەرەوە قسەم زۆر لەسەر کریاوە بەس هیچ شتێک ڕێگری نەکردە لەسەر ئەوەی کە من کارەکەی خۆم بکەم بە باشی ئەو بەرەو پێشیش ئەچم هیوادارم ئەوەی کە لە ماڵەوەی ڕێگری ئەکەن ڕێگری نەکەن ئافرەت ئەوەی کە حەزی لە هەر شتێکە لە هەر بوارێکە بێتە دەرەوە کاری خۆی بکە بەسەر بەرزیوە یعنی ئیشکردن عیب نییە تۆ بەسەر بەرزی ئیشەکانی خۆت بکە بەرەو پێشۆ بچۆ هیوادارم ئەوەی کە ڕێگری لە ئافرەتەکە ئیش نەکە ڕێگری لێ نەکە بە دوای خەونەکانی خۆی بکەوێ. منوکو خۆم تقریبا من سێم بۆ چوارەم جارە هاتوومەتە ئێرە بەگشتی لە خواردنەکان ڕازیم یەک شتی تایبەتیشیە خواردنی کوردەواریان هەیە خواردنە کوردەوارەکان بەعام گشتی خۆشە لەلایەن ستافێکی ئافرەتەوە بەڕێوە چێ بۆ یەکەمین جار خواردنەکانی زۆر بێعیبن و دەستیان خۆش بێ هەستێکی خۆشە بینم لەلایەن ستافێکی خانمانەوە بەڕێوە برێ چکە خۆتە زانی دەستی خانمان لەم بوارەیە باڵایە پێمیش خۆشە مەهانێک بێ بۆ کچانی شارەکەمان و ئافرەتانی شارەکەمان بێن چەندین ڕێستورانی وەکەم شێوە بکرێتەوە بۆ هەمووی خەڵک مستەفید بێ بۆی گەنجانی وڵات و شارەکەمان بێن سەردانی بکەن و چێژ لە خواردنەکانە وەرگرن.